ئایا کە دەڵێیت خۆپیشاندان حرامە بەدیلی ئەوە چییە؟ مسلمانان چی بکەن کە حاکمی ئەو وڵاتە زاڵم یان فاجر یان فاسە بوو؟ بەدیلی خۆپیشاندان بەدیل ئەوەیە کە تەقوای خی گەورە بکەین براکە. فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. والله إخوة قرب بيوتين براك بقرين ولا إخوة استغفر الله بكين توبة بكين چاک بین لەگەڵ خوای خۆمان برا خوای گەورە ڕزقمان دەدا ڕۆزیمان دەدا. ئەگەر حاکم و دەسەڵاتداری زاڵم بوو وەڵڵاهی خوای گەورە بۆمان دەگەڕێ بە ئینسانی چاک. بەڵام خۆمان خراپ بین برا هەموو حاکمێکیش لە قەدەر شەعبەکە خۆیەتی برا هەموو حاکمێک لە قەدەر شەعبەکە خۆیەتی. وا مەزانن ئێمە شەعبێکی یەکجار زۆر مهمین بەڵام سەرکردەکەمان زۆر خراپن. ئەم شەعبەت چییە؟ سەرکردەکەشی لە خۆیەتی. پێتان وایە ئەو سەرکردەی وڵاتی ئێمە لە ئەمریکاوە هات پێ یا لە ڕووسیاوە بۆیان ناردبین یا لە خۆمانە برا لە خۆمانە کاکەتیان لە خۆمانە و خۆشمان هەڵی دەبژێرینەوە هەموو ساڵێک لە خۆمانە و خۆشمان بەدەستی خۆمان و بە پەنجەی خۆمان هەڵی دەبژێرینەوە. ئێدوای بۆ گلەی دەکەین پێم سەیرە بۆ گلەی دەکەین. بۆیە برا بەڕێزەکانم ئەو مەوزوعانە بە خۆپیشاندان و بە وتاڤلێدان و چوونە سەر شەقام و کاولکاری و تێکدان نابێت. بەوە دەبێت ئینسان تەوبە بکە. زوڵممان هەیە خەڵکی نەبا زوڵم نەکەین. گەندەڵیمان هەیە ئێمە با هیچمان گەندەڵی نەکەین. خیانەتکاریمان هەیە با خیانەتکاری نەکەین. تەقوای خوای گەورە بکەین. کارەکانمان بە جوانی بکەین. عەدالەت بکەین. هەر یەکێک لە ئێمە لە شوێنی خۆی باش بێت وەڵڵاهی خوای گەورەش کارەکانمان بۆ باش دەکات. کار بەدەستەکانیشمان باش دەکات ئینشاءالله. تێگەیشتی برا وە سەبریش بگرین سەبریش بگرین. شەرتیش نییە هەموو شتێک بەدڵی من و تۆ بێت و ئەمڕۆژ بەدڵمان نەبێت ئینشاءالله بەیانی بەدڵمان دەبێت. بەڵام تۆ بتەوێت بە مزاهرات بیگۆڕی ئەوە هەیهاتە هەیهات پێم وانییە بگەیتە ئامانج غەیری خوێن ڕێژی و کاولکاری نەبێت. ئەو وڵاتانەی کە خۆپیشاندانیان کرد ئەوە جیرانمان سووریایە بزانە چیان کرد برا. ئەوە لە هەر لە عێراقی خۆمان لە ڕوومادی و لە مووسڵ و نازانم لە کوێ و کوێ زۆر خۆپیشاندانیان کرد. عاقیبەتیش بزانە ئێستا حاڵ بەچی گەیشتووە. لە میسر خۆپیشاندان کرا بزانە حاڵ بەچی گەیشت. بۆیە بۆ ئینسان عیبرەت وەرنەگرێت. عیبرەت وەربگرین چاکترە و سەبر بگرین و دابنیشین و نەسیحەتی خێر بکەین و خۆمان چاککەین و چکە ئەم وڵاتە لە کێ پێکاتوە؟ لە من و تۆ پێکاتوە براکە. لە من و تۆ پێکاتوە. ئەم دەسەڵات و ئەم حکوومەتەش هەر دیسان لە من و تۆ پێکاتوە. کە سبەی بڵێن هەڵبژاردنە ئەوانەی کە هەڵدەبژێرن هەرەو شەعبە هەڵیان دەبژێرێتەوە. هەرەو میلەتەی هەڵیان دەبژێرێتەوە. چی هەڵی بژاردوونە؟ دیسان هەڵیان دەبژێرنەوە دوای دوو ڕۆژ دەستنەوە سەر شەقام بڕوخێ. ئێ باشە بۆ هەڵتان بژاردن بۆ داتانانەوە لەوێ. بۆیە ئەمە گاڵتە جاڕیە بەڕاستی و حەلەکەشی بەو شێوەیە نابێت. گەڕانەوە بۆ لای خوا بۆ لای دینی خوا. تەقواکردنی خوای گەورە چارەسەریە ئینشاءالله.